ئێستاەوەی پەیمەدە دەوامی لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران و فراکسیۆنە جیاوازەکان لە مشاورە و گفتوگۆی ئەوەدان بەڵام دیارە خۆشتان ئەزانن پێشتر لە 48 ساعت ڕابردووە کاسی دانیشتن دیاری کراوە و ئەگەر هەر هەوڵە هەبێت یا شتێک هەبێت بۆ دواخستنی دانیشتنی پەرلەمان ئەبێت لەناو هۆڵی دانیشتەکانی پەرلەمانە ئەم داوا بە فەرمی فراکسیۆنێکی دیاریکراوی چەند پەرلەمانتارێ داوا بکەن ئەو کاتە بخرێتە دەنگەوە و اینجا بڕیار بدرێت خۆشتان ئەزانن هەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەم عرفی سیاسی دیپلۆماسی لە پەرلەمانە ئەمە شتێکی دانیشتێکی مەسەلەن 4 خۆڵی یا 5 خۆڵی حیزبی نییە لە دەرەوە داوا بکرێت و دوا بخرێت ئەبێ هەر هەوڵەگەرێ بۆ دواخستن لەناو هۆڵی پەرلەمانە بێت ئێستا سەرەتای ڕۆژی دەستپێکردنی داوامی فەرمیەوە ئەو وردەوردە پەرلەمانتارانیان و سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکان لە گفتوگۆیان بەڵام تا ئێستا هیچ شتێک نییە کە بۆ ئەوی جلسەکەی ئیمڕۆ نەکرێت جلسە ئەکرێت ئەگەر بڕیار دوار کە بۆ ڕۆژ یەکشەمەیە بۆ ڕۆژ لەناو هۆڵی پەرلەمانە بێت